فەرموو. باشیت بەخێر بێت. خۆش بێ. هاتوونیا یەکەم جار پێم بڵێ یەکەم جار چوون توش بوویت؟ لە برادەرێکم توش بووم، تووشی مخەدەڕات بووم لە برادەرێکم، عایلە و شتم وازیان لە من هێنا. چ مادەیەکی پێدایت؟ بۆ چەند ساڵ بەکارت هێنا؟ بۆ هەفتەی بەکارم دەهێنا. دوای ئەوەی ئەسوکە سوکارم وازیان لە من هێنا، حاشایان لێکردم وازیان لە من هێنا و ژیانم لە سەجادەکان و پارکەکان بەڕێ دەبرد. یان چووتە سەر جادە پارکەکان ژیان درێژ بووە و ماوەیە؟ بەڵێ زۆر. لەو ماوەیە چۆن بوو کە لە سەر جادە پارکەکان دەژیات؟ وەڵڵی هەروە دەژیان بێنان و ئاو بەبێ و شتووە نەدەژیان لە سەجادەکەی. بۆ کچێک زۆر قورس نەبوو؟ بۆ زۆر قۆسیش بوو بۆ من ئەو شتە. پێویستیت بە شتێک بە جلەیەک بە پێویستت بە هەندێک تایبەت هەندێک شتی تایبەتی کچان هەیە؟ پێویستم هەبوو بۆ شتانە. ئەی چی دەکرد؟ ناچار بووم خۆم بگرمەوە حالا، بە زۆری خۆم گرت. باشە؟ ئاوم بەسەر هات. باش. لە کاتێ لەسەر و جادانە بوویت تووشی چی بوویت؟ تووشی تونند و تیژی بوویت؟ خەڵک لێیاندای؟ خەڵکی لێیانەدان. بەڵێ. چۆن؟ لێیان گۆتەوە شێتە تاو نییە، ئاوا بوو لێیان دەدام و خراپیان بەرامبەر دەکردم و دەست درێژیان کردیە سەر؟ بەڵێ. کچێکی کچکەشم هەیە. کچەکە لەکوێ؟ بزرە لە لای خۆم نییە. چۆن بزرە لە لای خۆت نییە؟ یعنی بزرە لە لای من نییە. یعنی لای کەسێکە؟ لای کەسێکە. بەڵێ. بردوێتی؟ بەبێ ویستی خۆت؟ بەبێ ویستی خۆم بردوێتی. چۆن بردوێتی پێم بڵێ؟ کامێرەکەمان لێداوە لە لای پارک، ئەمن کە نووسم لە ناو پارکەکە لە لای من بۆ بردبووی. کچەکە تەمەنی چەند بوو؟ ئەو ڕەمەزانی لەدایک بوو. یعنی بە چەند ڕۆژ بوو تەمەنی؟ تەمەنی کە لەدایک بوو بەسترا بوو کچکۆکە بوو. چەند ڕۆژ بوو لە کنت؟ یەک ڕۆژ لەکنەما دوای ڕفێنرا. بردیان؟ بردیان. بەڵێ. لەکوێت لەدایک بووە کچە؟ لە خەستەخانەی. بەڵام لەسەر جادە بوویت؟ لە سەجادە بووم کە دوای منم گەیان لە خەستەخانەی کەسێک بە خێری خۆی منی برد. باشە. تووشی مخەدەرات بوویت؟ تووشی مخەدەڕات. تووشی حەمل بوویت؟ تووشی حەملیش بوو. و لەسەر جادە بوویت؟ بەڵێ. بە حەملەوە لەسەر جادە بوویت؟ بەڵێ. کە مناڵەکەت بوو گەڕایەوە سەر جادە؟ بەڵێ. لەوێ لێت دزرا؟ بەڵێ. ئاگات لێ بوو کە بردیان؟ ناوەڵڵا خەوتو بوو بە من. خەوتو بوویت؟ بەس کە هەستا بووە لە تەنیشتم نەمابوو شەوەش بوو. هەستا بووە لە تەنیشتم نەمابوو شەوەش بوو. کامێرەم لێداوە 3 کەس بوون دووچاریان داپۆشرا بوو ڕفاندیان. نیقابیان لەبەر بوو. مناڵەکەتیان برد؟ بەڵێ. ئەی تا ئێستا؟ ئێستاش هەواڵی نازانم ئەگەر کەسێک دەیەوێ پێم شاد دەکاتەوە خوا خێریشی بنووسیتن. مناڵەکەت دەناسیتەوە؟ ئەگەر بیبینم دەیناسمەوە. یەک ڕۆژیش بێت؟ یەک ڕۆژیش بێ هەدەیناسمەوە. باشە. چکە نیشانەیەکی هەیە لەسەر دەستی. باشە. کەس هەبووە مەسەڵەن کە حەملت هەبوو هەبووە بێت ببێ بە ساحبت ببێ بە عایلەت ئەو کەسەی کە حەمل بوو دروست بووە لەگەڵی؟ ئەو کو لەگەڵ من نووست وازی لە من هێنا. زۆر جار تووشی دەست درێژی بوویت وانییە؟ بەڵێ. لەو کاتە؟ بەڵێ. یعنی دەزانیت باوکی منداڵەکەت کێیە؟ بیرم نایەتەوە باوکی کێیە. نازانیت؟ نازانم. لە ژێر تەئسیری مخەدەرات بوو؟ بەڵێ. باشە. ئێستا عایلەشت نەماوە؟ نەخێر. حاشایان لێ کردووە؟ بەڵێ. نازانیت باوکی منداڵەکەت کێیە؟ نەخێر. منداڵەکەشت لێوەنە؟ بەڵێ. و لەسەر جادە بوویت؟ بەڵێ. یعنی من خۆم بەڕاستی یعنی زۆر ناخۆشە کەس ناتوانێت تەسەووری شوێنت بکە. تۆ پێم بڵێ ئێستا دەڵێ چی لەسەر ئەو وەزعات؟ وڵایی زۆر خوێرانم لەسەر مۆزوعیکەوەم لێ هاتیان. اینجا باوەش بڵێم تووشی نەخۆشیش بوویت؟ بەڵێ تووشی نەخۆشیش بوومە. باوەڕم نەدەکرێم ژیان قەت وهای لێبێتم لەلایەنەوە بێکە ژیان و داهاتوو تێک بداتم.
باوەڕم نەدەکرد قەت تەسیرم ئەم حالە بەیە ئەبن. نامەوێت کەس تووشی مخەدەڕات و شتانە بێتن با خۆیان لەو شتانە بپارێزن. چۆن خۆیان بپارێزن؟ هەنی با ئیشی مخەدەڕاتی نەکەن و بازرگانی نەکەن و خۆیان بپارێزن. ئەو شتیان بەسەر بێ ئاوایان لێ دێ مەسەریان ئاوا دەبیتن.